بینەرانی عزیز دەچینەوە ناو باسی کۆرۆنا بەتایبەتی لەو ڕۆکە پێویستە و کەمیشە کە باس دەکرێت نابێ هیچ ترسێکمان لە کۆرۆنا هەبێ نابێ بشڵەژین دەبێت لە ڕووی دەرونیەوە ئارام بین بەڵام لە هەمان کاتە دەبێت زۆر پابەند بین بە ڕێنماییەکانی تەندروستیەوە بەتایبەتی لەو ڕۆ کە هێشتا هیچ حاڵەتێکی کۆرۆنا لە هەرێمی کوردستان خۆشبەختانە تۆمار نەکراوە بۆیە خۆپاراستن باشترین چارەسەرە و زەمانەتی ئەوەیە کە دوور دەکەوینەوە لە کۆرۆنا دیارە تیمە تەندروستیەکان ئەمنیەکان لە شار و شارچەکان پێکهاتوون بۆ ڕوبەڕووبوونەوەی یا بەرەنگاربوونەوەی نەخۆشی کۆرۆنا بابزانین لە هەڵەبجە چی کراوە پارێزگای هەڵەبجە کە دیارە سنووری فەرمی و نیمچە فەرمی بەرامبەر بە ئێران هەیە و خەڵکێکی زۆر هاتوچۆی هەبووە بە تایبەتی لە ماوەی کە ئیدی ڤیزا نەما لە نێوان ئێران و عێراقدا دانیشتوویەکی زۆری هەڵەبجە و قوتابیەکی زۆری هەڵەبجە ڕویان لە ئێران کردووە بابزانین لێرە لە هەڵەبجەیە چۆن ڕێکارەکان دەگیرێتە بەر بۆ بەرامبەر لە نەخۆشی کۆرۆنا بۆ قسەکردن لەسەرم بابەتە میوانداری زۆر بەڕێز لوقمان عەبدوڵڵا ئەندامی لیژنەی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەڵەبجەمان کردووە کاک لوقمان زۆر سپاس بۆ دەرفەتە سپاس بۆ بەڕێستان چیتان کردووە و چەند کەسێش لە ژێر چاودێریدان هیچ حاڵەتێکی گومان لێکراوی جددی هەیە لەسەر کۆرۆنا یاخودنا سەرەتا بە ناوی خوای پەروەردگار دیارە ئەم نەخۆشیە نەخۆشیێک بوو کە یەکێکە لە نەخۆشیە گوازراوەکان ئێمە نەخۆشیمان هەیە نەگوازراوەیە نەخۆشیمان هەیە گوازراوەیە و لە ناو نەخۆشیە گوازراوەکانە هەمانە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ گوێزرێتەوە هێشە لە مرۆڤەوە بۆ مرۆڤ بەداخەوە ئەم جۆرە ڤایرەسەکە ئەوەیە لە مرۆڤەوە بۆ مرۆڤ گوێزرێتەوە لە ئاژەڵیشەوە بۆ مرۆڤ هەرە گوێزرێتەوە جیاواز لەوەی کە لە ساڵانی 2023 و 2012 کە سارس و مارس کە جوو تایوەکۆڵە لە جۆرێکی کەن لە ڤایرەسی کۆرۆنا ینی هەر لە یەک ڕیتم بوون بەڵام شێوەی خۆی گۆڕیوە ئەمساڵ لە هەڵەبجە چی کراوەکو شۆن باست لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ بۆ نمونە نەخۆشیە لە چینەوە لە ئاژەڵەوە هاتوێتەوە سەر مرۆڤ ئێستا ژێمە دەبێت لێرەش هەر بترسین لە ئاژەڵەکان ئەو پرسیارە زۆر جوانە طبعاً لە سینەوە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ گوازرایەوە ئەو ئاژەڵانەی کە لە وڵاتەکان و لە قاڕەکانی کە هەن بە تایبەتی لە سنووری وڵاتی خۆمان ئەگەر هاتو ئاژەڵەکە هەڵگری ڤایرەسەکە نەبوو هیچ ترسێکی نییە ئەگەر ئاژەڵەکە هەڵگری ڤایرەسەکە نەبوو ترسی نییە دیارە بۆ پێی ئەوەی کە لە وڵاتی سینەوە کە پەرش و بڵاو بووە بۆ هەم وڵاتانی تر ئاژەڵەکانی وڵاتانی دنیا هیچ کەشەیەکیان نییە چونکە تا ئێستا تۆمار نەکراوە کە ئەگەر کەسێک لە هەر وڵاتێک لە ئیتالیا مەسەن لە لوبنان لە ئیسرائیل لە عێراق لە شوێنەکانی کە تۆمار کرا بۆ یەکەمین جار هەموو سەرچاوە لە ئێران مەسن سەرچاوی هەموو نەخۆشیەکە لە سینەوە بوو وە سەرچاوی ئەوەی نەخۆشیەکەش کە لە سینەوە لە ئاژەڵەوە بوو کەواتە توانین بڵین ئێستا ئاژەڵانی سەر ڕووی زەوی ناتوانین لە 100% بڕیارە بن بڵین بەپێی ئەو راپۆرتانی کەمە ئەیبینین و ئەیبیستین لە WHO دیارە ئەو ئاژەڵی کە منطقەی سین بۆتە هۆکارێک بۆی کە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ بگوێزرێتەوە نەک ئەو ئاژەڵانی کە ئێستا لە وڵاتانی ترە هەن نەخێر ئەوە ئاشکرایە کە ئێستا توشبوانی سەرزەوی مەستەری نەخۆشیەکە لە سینەوە هاتوواتە کەسێک لە عێراق لە ئێران توش نەبووە لە خۆیەوە توش بووی لە ئاژەڵێکەوە توش بوو بێ H1N1مان هەبوو مەسەن H5N1مان هەبوو مەسەن ڤایرەسی باڵندە و ڤایرەسی بەراز کە ئەو بەرازەکە هەڵگری ڤایرەسەکە بوو زۆر جارەمە لە هەمبەرازی هەموو کوردستان و شوێنەکانی کەش ئەترساین لە باڵندە ئەترساین لەوەی کە توشمان کە بەڵام ئەم جۆرەیان جیاوازە زۆر باشە لە هەڵەبجە چیتان کردووە هەڵەبجە تەمەنۆکو پارێزگەکانی کە ئێمە بە سەپەرشتی بەڕێوەبەری گشتی دکتۆر ئازاد کە خۆی ستافەکەی پێکهێناوە هەموو ستافەکانی تایە لە بواری ڕۆشنبیری تەندروستی لە تاقیگە لە دکتۆرە بەڕێزەکان دکتۆرانی کە سەپەرشتی ئیش نەخۆشیەکە ئەکەن و لە بەڕێوەبەراتی خۆپاراستنی تەندروستی هەستاین بەوەی کە دوو ڕێکارمان گرتە بەر ڕێکاری یەکەم ئەوەیە شوێنێکمان تەرتیب کردووە لە نەخۆشخانەیەک کە زۆر مجهز و زۆر تۆکمە و چاکە کە تاقیم کراوە و کارمەندی تەندروستیمان بۆ ئامادە کردو بۆ حاڵەتێک ئەگەر خوا نەخواستە نەخۆشیەکە دیاری کراوە و پۆزەتیڤ دەرچوو ئەمە تا ئێستا الحەمدوللا شتیوان نەبووە ئێمە ئامادەباشیمان کردو بۆ ئەو مەسەلە لە ڕووی ئامێرەوە چی هەتانە لە ڕووی ئامێرەوە سوپاس بەخوا هەموو شتێکمان هەیە لە ڕووی مەوادی تاقیمەوە پایامان کردووە لە ڕووی جلوبەرگەوە هەموو شتێکمان ئامادەیە دیارە لەوانی ڕێژەکەی کەم بێ بەڵام لە هەوڵی ئەوان وردەوردە ئەم ڕێژەیە زیادکەین بەڵام تا ئێستا هیچ کێشەیەکمان نییە و دانیشتوانی سنووری پارێزگای هەڵەبجە دڵنیا ئەکەین لەوەی کە خوا نەخواستەوە ئینشەڵڵا ئەو شتە قەدر ڕوونایە بەڵام ئەگەر هاتوو حاڵەتێک پۆزەتیڤ دەرچوو و نەخۆشەکە دیاری کرا
ئەوە ئێمە ئامادە باشیمان تایە کە نەخۆش وەرگرین بە هەموو مواصفاتێکی تەندروستی. ئامێری پشکنینی ڤایرۆسی کۆرۆناش گەشتووەتە لە هەڵەبجە؟ ئامێنی پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا لە ناو سلێمانی هەیە، لە کوردستانە لە هەولێر و سلێمانی هەیە و ئێستا ئیتر وەتەوە دەیخەنەوە ئیش، ینی ئەیخەنە ئیش، چونکە تا ئێستاش ئیشی پێ نەکراوە کە ئەو بەخۆی هەواڵێکی زۆر دڵخۆشکەر بوو، چونکە پێشتر لەسەر ئەساسی ساین و سیمپتۆماتە لەسەر نیشانە و عەراز و عەلاماتەکان دیاریکرا کە ئایا ئەفۆم نەخۆشە ئایا نەخۆشی کۆرۆنا هەیە یان نا، یعنی هەموو خرایە ژێر گومان، بەجێسە گومانەکە بێتە یەقین لەوەی کە تۆ فەحسێکی بۆکەیت و دەرەچێت لەوەی کە چی کرا. زۆر باش هەڵقمان هەڵەبجە و ئێران نزیک و تێکەڵن و دەستدانرێ و ڕوون و ئاشکرای خەڵکەکەی زۆر تێکەڵیان هەیە. هیچ خەڵکێکە لە ئێرانەوە گەڕابێتەوە چەند لە سنوورەکانی هەڵەبجە یاخود لە سنوورەکانی دیکەوە چەند کەسان ئێستا خراونەتە ژێر چاودێریەوە شوێنی تایبەتان بۆ دابین کردوون لەو شوێنەی کە ئێستا لە ژێر چاودێری پزیشکی داڵن؟ تەمان بەداخەوە هەڵەبجە نەک بڵین هەڵەبجێنی لە فاو کە ئەگاتە سنووری عێراق هەتاکو زاخۆ تقریبن ئێمە سنووری زۆر کراوە، نەک بڵین زاخۆ خواری زاخۆ کە کاتە حدودی ئێران، حدودی کراومان لەگەڵ ئێرانە زۆرە، ئەوش بە خۆی هەواڵێکی دڵخۆشکەر نییە بەڕاستی. لە سنووری هەڵەبجەش بەمان شێ حدودی کراوەمان هەیە، بەڵام ئەوەی کە حدودی ڕسمی بێ لەگەڵ حکوومەتی ئێران داخراوە، لە 20 مانگەوە داخراوە و هیچ ڕێگە بە هیچ کەسێک نەدراوە لە ئێرانەوە بێت و لێرە شەو بچێتەوە ناو ئێران. بەس دیارە هەموو ڕێگەیەکەوە مەسەن احتیمالە قاچاقی هەبێیان ئەوە، بەڵام خۆشبەختانە ئێمە هێڵی گەرممانداناوە لەسەر ئاستی هەت سلێمانی و بڵێن هەڵەبجەش. هێڵە گەرمەکان ئێستا خەڵک بەڕاستی هۆشیارە و ئەگەر کەسێک لە ئێرانەوە بگەڕێتەوە لە هەر دەستگایەک لە هەر با بڵین کون و کەلەبەرێکەوە بێتە حدودی عێراق یا کوردستان، ڕاستە خۆ تەلەفۆنمان بۆ کرد لە کاکەوە عایلەیەک هاتن فڵان کەس هاتووە مەسەن شخصێک لێوە هاتووە لە فڵان شوێنە وەرن تحقیقی لێ بکەن، ئەو کاتێمە لەگەڵ بە تەنسیق لەگەڵ ئاسایشی ناوچەکە و کارمەندانی تەندروستی بە ئیسعاف و بە شێوازی ڕێکاری تەندروستی ئەهێن و بەڕێزەوە لە شوێنێک دیاریە کرێت کە هەڵەبجە پاڵاسمان داناوە و ئێستا تقریبا ژمارەی 30 کەسێک لەوێ وەکو هێنراون ئەوێ و چاودێریانەکرێ وەکو کەسێک بڵێن لە لای ئێمە ماونەتەوە وەکو ڕێزێک وەکو میوانێک تا ئەوەی کە 4 ڕۆژێک لە زیندانە نەدەست بەسەرە نەخۆتیش تەنها لە پێناو پاراستنی خۆی و خێزانەکەی. ئێمە دوێنێ یەکێک لە تیمە هۆشایی تەندروستیەکانمان چوون وەکو کورتە سیمینارێکمان بۆ کردن کە پێمان گەیاندن ئێوە گەورەی خۆتانە دەستخۆشیتان لێکەین، سوپاستانەکەین کە خۆتان ڕاگرتووە لە حاڵەتێکی ئاواکە شوێنێکی تابان ئوتێلێکی ڕاقیە و شوێنێکی چاکە وەکو شوێنێکی خراپ نییە بۆوان، بەڵام گەورەی خۆیانە کە خۆیان ڕاگرتووە بۆ ئەوەی ئەگەر هاتوو نەخۆشیەکە هەڵگری ڤایرەسەکە بوون خەڵکانی کە توش دەکەن، چونکە دڵنیاتان نەکەینەوە لەوەی کە یەک کەس لە ناو شاری سلێمانی هەبێ بۆ کۆرۆنای ڤایرەس زۆرە، یەک کەس لە شاری هەڵەبجە هەبێ زۆرە، چونکە ڤایرەسە بڵاو بوونەوەی سەریعیانی وەکو ڤایرەسەکانی لەبەرێمە لێرەوە دەستخۆشیان لێکەین کە گەورەی خۆیان نواندووە دانیان بە خۆیان ئاگرتووە و هەیەە زۆر هۆشیارە لەوەی کە وەکو سوپاسێکین کە هەڵوێستێکی زۆر جوانی هەڵقەی چێکە ئەمە لێرە ئەمێنینەوە ئەگەر حاڵەتێکە بێ بۆی خەڵکانی کە توش نەکەن ئەمە وەکو باسمەکە لێرە دەستخۆشی و سوپاسیانەکەین. زۆر باشە خەڵک هەیە کە لە سنوورەکان بە قاچاق هاتبێ لە سنووری عێراقیەکانەوە هاتبێتەوە پشکنینی بۆ نەکرابێت لە ماڵەوە بێت خۆی تەسلیم بکاتەوە یا خۆتیەوە بچەند بیانهێنن؟ بەڵێ هەیە خۆی هاتوو خۆی تەسلیم کردو و توێتی من لە ئێرانەوە هاتووم و حەزەکەم وەکو ڕێزێک ینی دەستخۆشی لێکەین کە هاتوو خۆی سلماندوو ئێمە لە شوێنێک چاودێریەکەین و هەیشە بە قاچاقیەت قسە ناکە، بەڵام وەکو باسم کرد هێمە هێڵە گەرمەکانمانە تەلەفۆنمان هەیە و خەڵکان تەلەفۆنەکەنەوە لە کاکە فڵان کەس لە شوێنێکەوە هاتووە، بەس ئەمانە عەدەدێکی کەمن بەڕاستی یەت بەس کەمە، بەڵام دەستنیشانەکرێت لە هەر شوێنێکەوە بێ بچێتە هەر جێگایەک پێشەوەی بگاتە ناو قەرەباڵخی ئێمە ئاگادارەکرین و تیمەکان ئەهێن و لە شوێنێکی دیاریکراو وەکو باسمان کرد لە هەڵەبجە پاڵاس ئەهێڵڕێتەوە. زۆر باشە کارمان تا چەندە گرنگە بە سەدان گەشتیاری خۆمان لە ئێرانەوە هاتوونەتەوە، بەڵام سپاس بۆخوا کەسیان تا ئێستا ئەوەی کە ڕوون و وازەحە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنانین. ئەمە تا چەندە دڵخۆشکەرە تا چەندە ئارام بەخشە بە دەرونی تاک لە هەرێمی کوردستانە؟ جێی دڵخۆشیە لە ئێرانیش کە بڵاو بۆتەوە لە سنووری کوردستانی ئێران جارێ هێشتا دیاری نەکەم حاڵەت دوێنێ شەو لە کرماشان بووە. ئەوش گومان ناویە جارێ ئەگەر ئەعلان نەکرابی بڵین احتیمالە جێ گومان بیانی لەبەرەوە ئەوانی کە هاتوونەتەوە لە ئێرانەوە بۆ ئەمری بە قاچاقی بیا بەغیر قاچاقی بێ ئێستا
عادەتێکی زۆر نین بە سنووری هەڵبجێنی ژمارەکەیان زۆر نییە بەوەی کە لەو شوێنەکانی کەوە گەڕێنەوە لە حدودەکانی کەوە گەڕێنەوە مەرج نییە و کەسێک کە لێران و گەڕایەوە ینی تر وا بزانێمە کۆرۆنای هەڵگرتووە مەرج نییە یعنی خۆوابێ ئەگەر چەند ملیۆن نفوسە ئێران ئەگەر وابێ هەمووی توش بووە نەخێر تا ئێستا نزیکی نەکەشێتە 150 کەس لە ئێران تقریبا 165 کەسێک توش بووە تا ئەم لەحزە ئێمە قسەی تیاکەین بەڵام مەرج نییەوەی کە باسمەکە لە ئێرانەوە گەڕایەوە هەڵگری ڤایرۆسەکە بێ نەخێر لەوانەیە جێ گومانە بەڵام جێ گومانە تۆ احتیاتی خۆتەکەی لەوەی کە 14 ڕۆژێک ڕێزی لێگری لە شوێنێک و میوانی وەکوڵە تەندروستیە بێت تاکو دڵنیابینەوەی کە حاڵەتی تەندروستیم کەسە هیچ کێشەیەکی نییە و کاتە خواحافیزی لێکرێ و ڕاتە ماڵی خۆی لەم حاڵەتەیە دەبێت ئەرکی هەمولایەکە زوو ڕێنمایی بداتە هەوڵاتیان ئەگەر چی ڕێنمایەکە ڕەنگە لە نمونەی دەستشۆردنێک دووبارە بێت و 100 جار بیڵێنەوە بەڵام پێویستە 100 جاری تریش بیڵێنەوە ڕێنمایە گرنگترین ڕێنمایەکان لەم قۆناغەدا چییە؟ تەمە ڕێنماکان دەستگاکانی ڕاگەاندن کۆڕتۆڕە کۆمەڵایەتەکان دکتۆرە بەڕێزەکان تیمە تەندروستیەکان هەمویان وتۆتەوە بەڵام ئەبێ ئەم شتە زۆر بوترێتەوە بۆ بکرێتە عەمەلی ئەم نەخۆشە درۆ بلێتەوەتە لە ڕێی پژمینەوە لە ڕێی کۆکەوە لە کەسێکەوە بۆ کەسێکی گوازێتەوە کەواتە تۆ یەکەم شت دەبێ هیچ نەبێ ئەو کەسێک کە تۆ گومانێکت لێ هەیە یان لە کاتی پێشمێکت هیچ نەبێ مەتر و 2 مەتر لێ دوور بێ ئەمە زۆر زەڕورە خاڵێککە بەکارێنانی دەسڵی کلێنس و یان هیچ دەست نەکە و هەر دەستی خۆت ئەو کەسێک کە پێشمێ بسەن دەستی ئاوا ڕاگرێت دوای دەستی جوان جوان بە سابوون و بە ئاوەشەوە خاڵێکی کەوەیە کە دەستشۆردن زۆر ئەساسە کە منەظەمەی سەحی عالەمی WHO ینی ڕێکخراوی تەندروستی جیهانی تاکید لەوە کاتەوە کە لە 180 بەکتریا و ڤایرۆسەکان بە دەستشۆردن لە ناوچن ئەم ڤایرۆسە عادەتێکی هەیە کە لە پلەی گەرمی سارداواتە خواردە پلەی سەدی لەسەر بڵێن کەڤەر یانی لەسەر ئەو شوێنانەی کامێنێتەوە دەستکی دەرگایە مەسەن مێزە مۆبایلە دەستکی سیارەیە مەسە هەر شتێکی کەیە ئەمێنێتەوە گەر هاتو شوێنەکە پلەی گەرمای نزم بوو احتیمالی 24 ساعت مێنێتەوە بەڵام وردەوردەکە گاتە نزیکی پلەی 20 90 و کەیسە خۆشبەختانە وردەوردە ئینشاڵڵا پلەی گەرما بەرەو بەرزبوون و ئێمە بەرەو بەهارە ڕووی ئەو کاتە احتیمالی هەیە 4 ساعت 5 ساعت 6 ساعت مێنێتەوە لەسەر کورسی و مێزەکان بۆیە دەستلێدان لەو شوێنانەی کە تۆ گومانت لێ هەیە باش وایە لە زۆر شوێن لە ناو ماڵەکان لە دەستگاکان لە شوێنە گشتیەکان ئاو سابوون ئامادە کرابێ یاخود ئەو جێڵانی کە تاقیمەکان بۆ دەست ئەمانە هەموو ئامادە باشی بیانی تۆ نەگەڕێ بە شوێنە لە زۆر شوێنە هەبێ ڕاستەخۆ کە هاتی تە دەرەوە لە دەستکی دەرگایەکت بەکارهێنا دەستکی سیارەیەکت بەکارهێنا چیتە شوێنێکە کافتریایەکیان شوێنێکی فراون هەر شوێنە کافتریەکان داخراون شوێنێکە قەرباڵغێکی زۆری تایە ئەتوانی کە هاتیتەوە پێشەوەی دەست لە هیچ شتێک بیت و دەستە تاقیم بکەیت کەواتە دەستشۆردن خاڵێکی ئەساسە لە خۆپارێزی کاتمان تاکە ئێمە لە ژێرە مەترسیەداین تاکە و کاتێک کە ڕێکخراوی تەندروستی جیهانی بڕیار ئەیە ڕێکخراوی تەندروستی جیهانی تەحەکوم بە سەرزەوی ئەوکا لە ڕووی تەندروستیەوە و ڕێکخراوەکانی تریش تاکە و کاتە بڕیار ئەیە چۆن بڕیاریە کە ئیعلانی کۆڵی هێڵی سووری ئالان کرد یاخود با بڵین هێڵی ترسناکی ئەلان کرد کە ئێستا هەموو سەرزەوی ئەبێ لە ئامادەباشییا بن بۆ بەرەنگاربوونی ئەم ڤایرۆسە و ئێستا ئەو بەرەنگاربوونی بەردەوامە هەر کاتێک ڕێکخراوی تەندروستی جیهانی بڕیاریە کە کۆنتڕۆڵی ڤایرۆسەکە کراوە ئەو کاتێمەش کۆڵە پشتێنی لێشلەکەین و دەستەکەینەوە بە ژیان و حیاتی ئاسایی خۆمان بەڵام ئەوش بۆ خۆی وەزارەتی تەندروستی لێ بەرپرسیارە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەویش لە ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە وەریەگرێ بەڵام سوپاس بەخوا تا ئێستا ئینسانە بێ نەترسێ دەرونیان ئارام بێ زۆر شتی کە هەیە کە خەڵکی زۆر ئەکوژێ ئێمە لێ سێ قسەکەین ینی 8 سانیە بژمێرەواتە 1 بۆ 8 بژمێرە کەسێک بەهۆی نەرگەلە و جگەرەوە مرێ لە جیهانە لەما 8 سانیە کەسێک بەهۆی نەرگەلە و جگەرەوە مرێ کەس باسی ناکە ساڵی 2019 لە ئەمریکا هەر بە ئەنفلۆنزای ئاسایی کە کەسێک بەرگری لاواز بووە نزیکی 90,000 کەس توش بووە لە 90,000کە لە ساڵی 2019 10,000 کەسی مردووە بە ئەنفلۆنزای ئاسایی لەبەر ئەوە تا ئێستا ڕێژەی مردن نەگەشتێتە 2900 مەسەلەن مەترسینیە کە لە ئێستادا بەڵام بە مەرجی خۆپارێزی مەترسینیە بە مەرجی خۆپاراستن زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێزکاری خۆمانە بڵا ئەندامی لیژنەی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لاڵەبجە سپاس بۆی کە لەگەڵماناوی